ئاژەڵەکان بە جوانی لە ژینگاژین هیچ کامیان ژینگەی خۆیانیان لە ناو نەبردووە تەنیا مرۆڤە نەیتوانیوە ژینگەی خۆی وەک خۆی ڕابگرێت چون تەماحی زیاە درۆ ئەکات بەرپرسیارەتی ناگرێتە ئەستۆ ئەوەی وا بەکاری تێنێت زیاتر لەوەیە کە حسەی خۆیەتی چ پەیامێکی ژینگەی هەیە تا چەندێک گرنگە ژینگە بپارێزین پێشەکی هاتنی زستان پیرۆز بێت چون زستان نەبێ بەهار نییە بەهار نەبێت هاوینی پڕمیوەت نییە میوە نەبێت پاییزی ڕەنگاو ڕەنگ نابێت و ئەگەر ژینگە ئیشەکەی خۆی نەکات ژیانی ئێمە لە ژینگە ناتەبا بێت ژینگە درێخی لە ئێمە نەکردووە هیچ کەم و کەسرێکمان لە ژینگە نییە بۆیە پەیامی منەوەیە ئەم ژینگە کە خۆی ئەژێنێت ئێمە تێکی نەدەین ئاژەڵەکان بە جوانی لە ژینگە ئاژین هیچ کامیان ژینگەی خۆیانیان لە ناو نەبردووە تەنیا مرۆڤە نەیتوانیوە ژینگەی خۆی وەک خۆی ڕابگرێت چون تەماحی زیاە درۆ ئەکات بەرپرسیارەتی ناگرێتە ئەستۆ ئەوەی وا بەکاری تێنێت زیاتر لەوەیە کە حسەی خۆیەتی بۆیە تێگەیشتنێکمان گەرەکە ئێمەش سروشت کە خەیانەتی پێ نەکردین ئاژەڵەکان کە لە ناویان نەبردێ ئێمە کە ئەشرەفی ئەوانین جوانتر بەکاری بێنین و جوانتر بەخێوی بکەین و بەرپرسیارەتی تاوانەکانی خۆمان بگرین ئەستۆ بە کورتی ئەو جێگە دوێنێتیایە لە سروشتا تەفریح و سەفرە کردێ ڕوت هەیە بەیانی بڕۆیتۆ تێی جێ هەیە تیا دابنیشتەوە وات لێ نەکردە نەتوانی بگەڕێتەوە بۆی ئەگەر وات کردووە کردارەکەی لە ئاژەڵەکان لاواستر دکتۆر من زۆر چارەچمە هەندێک شوێنەوە خۆشمە من بینیوە کابرا گەشتیارێکە ئاگرەکەی بەجێشۆ لە پاڵدارێکە و بەجێ شۆ ڕۆیشتەوە تو چیان پێڵی بەمانە من ئەڵێم ئەگەر ئەو ئاگرە و ئاگرەکانی تر هەروە جێبێڵین ئایا ساڵی داهاتوو دارێکە مێنێ لە بنیادانشین و بچین و ژینگە ئەگەر ماڵەکەی خۆت سفرەکەی تیاداخست خواردە سفرەکە و کۆنە کردۆ دوو ڕۆژ سێ ڕۆژ جێگە ئەمێنێ لە ماڵەکەی خۆتا دانیشی بۆ فراوانتر ناڕوانی ئەم ماڵە بچکۆلەی تۆ لەو ماڵە گەورە ماناپەیاکات ئاوەکەی لە شاخەکانەوە تێت هەواکەی لە باخەکان و دارەکانەوە تێت شاخ و باخ و داری لە بین برد ماڵەکەی خۆی چ ژیانی تیان ناکرێت دایم چیرۆکە لەلایە لەسەر ژینگە تا ئێستا چی بەسەر هاتووە کە شتێک خۆ بینی بێتێ وەڵا ئەوەی کە من بینی و ماشمە شاخ وەختێک گمە بم ڕێگەکان سەختن ئەگەر ڕێم بزانم ڕێگە باریکەکان لە ناوی پوشەکانە کەوتون هانەکوێ چون ئەوە سوچە ڕێ هاتووەتە خوار قاچ و قلی کورتە لە جێگەی لە هەموارەوە ناچوات دە جێگەی تەندروستۆ تێتە خوار وەختێک گمە بین لە شاخێکان ڕێگەی هاتنە خوارمان بەڵێ نییە ئاژەڵەکان ڕێنمونمان کرد.